لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵاوێمەتان لەبێ خۆشحاڵەمەم ئێوارێش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. سبەینێ 3 ساڵ تێدەپەڕن بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007 کە لە دەرئەنجامی ڕیفراندۆم حکوومەتی عێراق لەشکرکێشی سەربازی کردە سەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم. ئەو هەنگاوەی حکوومەتی عێراق بە تەنیا نەبوو، وەکو تەنها ڕووداوێک تەماشا نەکرا، بەڵکو وەکو ئەوە تەماشاکرا کە کاردانەوەکانی ڕیفراندۆم بۆ هەرێمی کوردستان لە داگیرکردن و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەستی پێکرد بوو. ئەو وڵاتانەی وها پیشاندران کە پشتیوانی لە ڕیفراندۆم دەکەن بە پێچەوانەوە لە ڕۆژانی 15 و 16 ئۆکتۆبەری 2007 پشتیوانی پرۆسەی سەربازی حکوومەتی عێراق بوون لە دژی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ڕووداوەکان لە کۆمەڵێک ڕەهەندەوە تەماشا دەکرێن، هەمووشی دەچێتەوە سەر ئەوەی کە بڕیاری ڕیفراندۆم دراسەیەکی مەدروست نەکرا بوو. هەر ئەمەش بووە کە ئەو ڕووداوانەی لێکەوتەوە. پشتیوانی دەرەکی بۆ بابەتی ڕیفراندۆم تەنها بابەتێک بوو لەسەر زمان بوو، بەڵکو ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ دەرەوە نەکرا بوو. دیارترین نیشان نامەکەی تیلەرسۆنی وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا بوو کە بۆ سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستانی ناردەبوو. لەو کاتەدا ناوەرۆکی ئەو نامێ ئاشکرا نەکرا. ئەمە ژوای کرد کۆمەلگەی نێودەوڵەتی نە پشتیوانی ڕیفراندۆم بکەن، نە پشتیوانی کورد بکەن لەو کاتێک کە عێراق پرۆسەیەکی سەربازی لە دژی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەست پێ کرد. سەرنجام کورد لە 151 خاکەکەی لە دەستدا، ئەوەشی لەو ڕۆژەدا و لەو ڕۆژانەدا بەرگری کرد تەنها یەکێتی بوو و شەهیدەکانی یەکێتی شاهیدی ئەو ڕووداوەن. لە دوای 3 ساڵ بارودۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هێشتا بە تەواوەتی دانەمرکاوەتەوە. ئێستا جیاواز لە جاران و پێش 2003 بە زەقی هەست بە پرۆسەی تعریب لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت. بە هەر حاڵ لە تەوەری یەکەمی گەرما و گەرم گفتوگۆ لەسەر بارودۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین لە دوای 3 ساڵ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. بەڕێز لەتیف نێروەیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمدای هەواڵ لەتیف بەخێر بیت. با لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە دەست پێ بکەین. بەتەنها وەکو پرۆسەیەکی سەربازی عێراق لە دژ هەرێمی کوردستان تەماشای بکەین یاخود گرێ دراوە بە ڕووداوەکانی پێشخۆیەوە. زۆر سپاس کاک یوسف، ڕێز و سڵاو بوو بینەرانی بەڕێز، سەرخۆشی لە کەس و کاری شەهیدانی 16 ئۆکتۆبەر دەکەین و سڵاو لە گیانی پاکی شەهیدان. بێگومان 16 ئۆکتۆبەر ناتوانین تەنها وەکو ئۆپەراسیۆنێکی سەربازی ڕوت سەیری بکەین، بەڵکو ئەمە دەرهاویشتە و دەرەنجامی ئەنجامدانی ڕیفراندۆم بوو. وەکو جەنابەت ئاماژەت پێدا بۆ ڕیفراندۆم ینی پەلەیەکی زۆر پێوە دیار بوو، بێ بەرنامەیەکی پێوە دیار بوو، بێ بەرنامەی واتە خۆ ئامادەکردنێکی تەندروست لە ناوخۆی هەرێمی کوردستان وەکو پێویست ناوماڵی خۆمان ڕێک نەخست بوو، کێشمەکێشی حیزبە سیاسەکان هەبوو، ناکوکی هەبوو و لە هەمان کاتیشە لە ڕووی ئابووریەوە خۆمان ئامادەکاریکی پێویستمان نەکرد و کە لە دوای ڕیفراندۆم ئەگەر ینی شەڕیش نەکرابە، ینی ئەو ئۆپەراسیۆنانێک کە ئەنجام درا ئەوەش نەبووایە، ینی لە ڕووی ئابووری ئایا ئێمە دەمانتوانی درێژە بە حکومڕانی خۆمان بدەین، لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئیقلیمیە وڵاتانی دیکە ئایا هیچ وڵاتێک نەرمیەکی هەبوو بۆ هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیە، چونکە دوجار ئاڵای ئەو وڵاتە دەچێتە لە نەتوەگرتوەکان دەچێتە پاڵ ئاڵای هەموو وڵاتانی دنیا، تاکە وڵاتێکیش بە فەرمی ڕاینەگەیان کە ئێمە قبوڵمانە پێمان خۆشە کە ئاڵایەکە بێ بەنای ئاڵای کوردستانە لە نەتوەگرتوەکان بێتە پاڵ ئاڵای ئێمە. لە ڕووی سەربازیەوە چونکە تو ئەبێ هەموو ئەگەرێک ینی خۆت بە هەموو ئەگەرێک ئامادە بکەیت کاتێکە لەگەڵ عێراقا ینی ڕێنەکەوتین کە ڕیفراندۆم بکرێ یان عێراق بە تەواتی دژی ئەنجامدانی ڕیفراندۆم بێ کەواتە ینی وەڵامی عێراق چی دەبێ؟ شەڕ دەبێ، نەکەرە عێراق هەموو ئەو وڵاتانە دیکەی ناوچەکە کە بەرژەوەندیان لەسەر بەخۆی گەلی کوردستاندا نەبێ بخۆت بۆ ئامادە بکە کامە هەمویان گەلە کومەکی دەکەن وەک لە درێژایی مێژوو کردویانە دژی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان واتە لەسەر ڕاستی ناوخۆی خۆمان ئامادە نەکردو بوو. لە ڕووی سەربازیە ئەگەر شەڕێک بکرێ وەکو شەڕی بۆ نمونە بینیمان لە کۆبانێ ینی بەرخودانێکی یەکجار گەورە کرا، بەڵام دوجار ناهاوسەنگی هەیە بێ ئێمە ئەم حەقیقەتە بزانێت ڕاستە هێزی پێشمەرگە ئازایە،
بەڵام لەم سەردەما لە تەکنۆلۆژیای سەربازی ئەوەندە پێشکەوتووە یعنی ئازاتی بە تەنیا ناکرێ بە چەکی پێشکەوتو سەردەمیانە دەکرێت بینیمان کۆبانێ ئەو بەرخودانە زیاتر لە دوومان کرا تەنانەت لە باکوور بینیمان لە کۆمەڵێک شوێن شارەکان یەکەم جار کەوتنە دەست کوردەوە لە جوولەمێر دەڤەری هەکاری لە زۆر شوێنی دیکە تا نزیکی منتەقەی ئامادیش بەڵام دوجار بەو چەکە پێشکەوتووە بینیمان یعنی ئەگەر بڵێن شۆڕشیش دامرکایەوە ئەمە بۆ زۆر شوێنەکان دیکە بە هەمان شێوەتە لە ڕووی سەربازیشەوە ئێمە خۆمان ئامادە نەکردویان لە توانێت ئێمەدانا بۆ بتوانین شەڕێک لەگەڵ دەوڵەتێک بکەن کە پێشکەوتوترین چەکی ناتووی پێوێت و بتانی بریارێک بدە بڵێ ئەگەر شەڕ بوو ئێمە دەتوانین مقاومەیەکی دوور و درێژ بکەین و دەعمێکی لۆجستی هەبێ لەلایەن وڵاتێکی پێشکەوتوە و بتانی درێژە بەو شەڕە بدێ ئەمانە یعنی خۆمان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە نەکردبوو نە ئامادەکاری ناوخۆی نەی ئیقلیمی نەی نیودەوڵەتی لەبەر ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا لەلایەن بەشێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە ڕاوەکارانی سیاسی و چاودێرانی سیاسی چاوەڕان کراو بوو لەوانە خوێندنەوەی هەندێکیشان بە دیوێکی تر بێ پیانوا بێ کە ئەمە ڕوونادا ئەمە چۆن دەتوانین ئەمە ڕوشنتر بکەینەوە بۆ خەڵکی کوردستان یعنی خەڵکی کوردستان ئێستا دوو ڕای لای ئەوانە ڕایەک ئەڵێ نەخێر ئێمە شتێکی ئامادەکاری کرابوو و تەندروست بوو بەڵام ئەمە ڕوویدا ینی وەکو تومەتێک دەخەنە پاڵ یەکێتی یان جاروە لە تومەتیش گەورەتر یەکێتیش پێی وایە کە ئەوەی جەنابشت باست کرد دیراسەیەکی ورد نەکرابوو کورتەکەی کاتی ڕیفراندوم نەبوو کات ئەگینە هەموو کوردێک لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندومە هەموو کوردێکیش بە شانازیەوە خەو بە سربەخۆی گەلی کوردستانەوە دەبینێم ئێمە چۆن دەتوانین ئەمە ڕێکی کەین ڕاستی کەینەوە ڕۆشنی کەین بۆ خەڵکی کوردستان کۆمەڵێک بەڵگەنامە هەیە کاتی ئەوە هاتووە بەڕێی من ئێمە بین قسە لەسەر ئەو بەڵگەنامانە بکەین ئەو بەڵگەنامانە چین دوو کۆبوونەوەی زۆر کرا بەڵام دوو کۆبوونەوە زۆر گرنگ بوون و لە دوو کۆبوونەوە هەواڵ دکتۆر فال ماسوومیش بەشدار بوو و لەو دوو کۆبوونەوە کاک مەسعود بارزانیش بەشدار بوو ئەم دوو کۆبوونەوانە و هەواڵ دکتۆر فال ماسووم وەکو سەر و کومار هاتووبوو پەیامێکی پێبوو کاتی ئەوە هاتووە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لە هەواڵ دکتۆر فال ماسووم بکە کە وەکو کەسێکی ڕاستگۆ و کەسێکە هەمیشە بە بێلایانی قسەی کردووە و کەسێکە تووشی ئینفعال و هەڵچوون نابێت یعنی دکتۆر فات بێت پامی دکتۆر فات ئەوەی لە بەغاوە هێنەوە چی بوو بۆی نەڵێن وەڵە هەندێک کەسی یەکێتی ژێر بەژێرەوە ئەو پەیامەی هەواڵ دکتۆر فات ماسووم لە بەغدا بۆ هەرێمێناتی دکتۆر فات پێم وایە ئەو پەیامە کاتی هاتووە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵاو بکاتەوە دووەم لەو کۆبوونەیە کە لە دوکان کراوە کاتی ئەوە هاتووە مەحزەری ئەو کۆبوونەوە بۆ خەڵکی کوردستان بڵاو بکرێتەوە بۆی ینی لەسەر شاشەوە نەبێ هەر بۆچی بڵاو ناکرێتەوە ئاخر ئێمە ئەگەر مەجال هەبێ دانیم بۆی ئەمان هەریانی ئەوە بێ بە یەک وشە ئەم خیانەتی کردن ئەم خیانەتی کرد ئێمە بین لە ڕووی مەوزوعی و بابەتیەوە قسە لەسەر ئەم ڕووداوە بکەین بۆچی ئەم ڕووداوە ڕوویدا هۆکارەکان چی بوون و بۆچی ئێمە بە قسەی هەموو جیهانمان نەکرد و بە قسەی بەشێکی لە خەڵکی کوردستانیشمان نەکرد و بە قسەی کەرکووکیەکانیشمان نەکرد یعنی تەنانەت بە قسەی کەرکووکیەکانیشمان نەکرد چونکە کەرکووکیەکان یعنی ئێمە چوین وەکو ئەنجومەنی ناوەندی 23 ئەندامی ئەنجومان خوا ئافریقا کاک عادل مرادیشی لێ بوو کۆنفرانسێکمان کرد لە کەرکووک زیاتر لە 500 کەس ئامادەبوون لەو قاعە مامۆستایانی زانکۆ بوون ڕۆشین بیران بوون کادیرانی سیاسی بوون فەرماندە عسکەریەکان بوون نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بوون هەموو ئەو قسانێکە کران کۆمەڵێک کەسانی ئەکادیمی و لە ڕووی علمی و زانستی و بەداتە و ئەرقامەوە قسەیان کرد ئەوەی کە بەدیمان کرد نوێنەرانی پێکهاتەکانی تر نهاتبوون کاتێکە نوێنەرانی پێکهاتەکانی تر نهاتبن کەواتە نەمانتوانیوات پێکهاتەکانی کەرکووکش ڕازی بکەن کە بەشێکی کەمیش بێن تەییدی ڕیفراندوم بکەن دووەم تاکە کەسێک لەو زیاتر لە 500 کەسە
تێیدی ڕێفراندومیان نەکرد هەر هەمویان وتیان ڕێفراندۆم ئەنجام بدرێ کەرکک لە دەست دەچێت ئێمە هاتین راپۆرتێکمان ئامادە کرد 13 خاڵ بوون وەکو ڕاستپاردە ناردمان بۆ مەکتەبی سیاسی یەکێتی تر نەمانزانین لە دوای ئەوێوە ئەم خاڵانە چیان لێکردن و چۆن قسە بەڵام ئەمە مێژووە و ئەمە بەڵگەیە و ئەمە خۆشمەک و شاهدێک لەو هۆڵەدا بووم و کەرکووکەکان زۆر بە حەماسەتەوە بە حەماسەتەوەبوورە با من بێم ئەوەی دوکان تەواو بکەم ئەوەی ئەمە باسی ناوخۆی خۆمان دەکەین ئەوەی دوکان کاتی هاتووە مەحزەری کۆبوونەوەکە بۆ خەڵک بڵا بکەنە مەحزەرەکە چییە؟ مەحزەرەکە قسەی هەموو ئەوانەی کە قسەیان کردووە بزانین کێ لەناو ئەو کۆبوونەوە ڕاشکاوانە وتوانە شەڕ ئەبێ و کێش و توانە شەڕ نابێ بەشێک لە یەکێتیەکان کە ئاگاداری جموجولی سەربازی عێراقی بوون و ئاگاداری ئەوەش بوون کە نوێنەرانی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانیش یعنی هەر لە ئیرانەوە تا ئەمریکا بە یەکێتیان و تۆ شەڕە بێ بە پارتیشیان و تۆ شەڕە بێ کە هاتوون سەردانی هەردوو لایەنە کردووە سەردانی هەولێریشیان کردووە سەردانی سلێمانیشیان و توانە شەڕ ئەبێ بەڵام ناتان پارێزی نەگەر ڕێفراندوم بکەن ئەم پەیامە هەبووە ئەمە پێش ئەو نامەی وەزیری دەرەوەی ئەگەر ئێوە ڕێفراندوم بکەن و لە ناوچەدا بڕێنراوەکان بکەن ئێمە ناتوانین بتان پارێزین بەشێکی یەکێتیەکان و توانە معلوماتمان هەیە شەڕ دەبێ بەڵام بەشێک لە پارتی ئەمە با قسە نەکەین ئەمە تو خاینەوە خایمە بێم قسە لەسەر ئەمە کە لە کۆبوونەوەکان چی ڕوودا بەشێک لە سەرکردەکانی پارتی وتوانە شەڕ نابێ و ئێمە زەمانەتمان هەیە کە شەڕ نابێ معلوماتمان هەیە کە شەڕ نابێ و ئەمە فرسەیەکە و با لە دەست خۆمان نەدەین بەشێک لە یەکێتیەکان وتوانە شەڕ ببێ هێزی پێشمەرگی کوردستان تەجهیزی و تەسلیح نییە نی ئەوەندە لە ڕووی چەک و تەقەمەنی و چەکی پێشکەوتومان نییە بتوانین شەڕێکی درێژخایان بکەین بەشێک لە پارتیەکان وتوانە سوپای عێراقی ئەو معنەوێتیان نییە کە بتوانن ئەو ئۆپەراسیونێکی و ئەنجام بدەن بێنەنەو شارەکانەوە واتە دوو ڕێی هەبووە بەڵام کە تو دێت ئەم پرسا وەکۆی هەر ئەبێ بیکەیت خۆیەکێتی شەڕی پارتی ناکە بڵێ بە شەڕ یان ئەو بەشە یەکێتی ئەمە ڕێیە تو لەوێ ڕێی خۆتت ڕێی یەکێتی معلوماتی دقیقی هەبوو معلوماتەکانی لانە پەیوەندیدارەکان یەکێتی دقیقتر بوون یان ڕاستتر بوون لەوانەی کە بە پارتی گەشت بوون ئەگەر واش بڵێن ئەو معلوماتانەی کە لە بەغداوە معلوماتە نهێنیەکان یان معلوماتە مخابراتەکان کە بوو یەکێتی هاتوون دقیقتر بوون لەوانەی کە گەیاندونەتە بە پارتی کاتی ئەوە هاتووە ئەمە وەکو کات لە ڕووی نامەکەەوە نامەکەی تلەرسۆنەکەوێتە شوێی ئاشکراکردنیان بەڵگانەی کە بەڕێز نامەکەش هەتا تەنانەت ساڵێک دوای ڕیفراندۆم مەسعود بارزانی سەرۆکی و کاتیێرێم و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان باستەوە دەکە کە تیلەرسۆن پێوتوە گەر ڕیفراندۆم ئەنجام بدەیت دەتنێرینەوە بۆ خاڵەکانی پێش ساڵی 2023 هەتا تەنانەت بەزارێکیش ئەویان پێوتوە ینی درێژایی دیروکی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان ئەم نامەیە یەکێکە لە دەستکەوتە هەرە گرنگەکانی کە لەسەر ئاستی باڵا زلهێسترین وڵاتی جیهان وەکو ببێتە بەڵگەیەک یان پشتگیریەک بوو بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کوردستان ئێمە دڵمان لە بە مادەی بریاری 688 نەتەوەیەکگرتوەکان چەند خۆش بوو ئەم بریارە شتێکی ئەوە نەبوو هەر ئەوە بکە هەرێمی کورد بەشێکی هەرێمی کوردستان یعنی هێڵێکی ئارامدانە ناوچەیەکی ئارامدانە بوو کە سوپای عێراق ئۆپەراسیۆن بۆ ئەو ناوچانانەکە بەڵام ئەمە نامەی وەزیری دەرەوەی ئەمریکا یعنی زەمانەتێکە ئێمە ئەگەر ئێوە ئەو ڕیفراندومانەکەن دوای ئەو ماوەیە پشتگیرتان دەکە کە ڕیفراندوم ئەنجام بدەن ئێمە یعنی لەمەدا عاتیفە بەڕێی من عاتیفە زاڵ ببوو لەبەر ئەوەی لە هەندێک شوێنە کوکردنەوەی جەماوەر و لە شوێنێک هەندێک جار کە سەرکردە سیاسەکان بگەونە ژێر تەسیری فەیسبوک
و بکەونە ژێر تەسیری ینی سوشال میدیا بە شێوەیەکی گشتیان هەندێک هاوڵاتیان جاری هاوڵاتیش ئەکەوێتە ژێر عاتفەی سەرکردە ئەمە دیراسەیەکی وەرنەکرێ خراپە هاوڵاتیا بۆ پاسەپۆرتی خۆی ئەسووتان سەرکرد ئەڵێ مادام ئەم هاوڵاتی بکە بێ من ئەوا بکە ئەم نامەیە دەستکەوتێکی گرنگ بوو لە دەست کورد کارە ناکرێتەوە کاتی ئەوێ ئەم شتانە کاتی ئەوێ ئەمە لە 2007 تا ئێستامە 3 ساڵە وردە هێشتا لە هەندێک کەناڵە دەرگای پێویست لەسەر کورد نەکراوەتەوە ئێمە ئەو کاتە وەکو نیمچە دەوڵەت ئەمێ دوایش لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر پرسە زیاتر تەورەکەم بۆ بارودۆخی ناوچە کوردستانەکانی دەروێ هەرێمە لە کوێ ئەو قسانەی کە کرد بۆچی دەستی تۆمەت بۆ یەکێتی ڕاکێشە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر خۆی لە سەرکەوتنە هەموو کەسێک خۆیەکە بە خاوەن هەکە کورد لە کەرکووک بەهێز بوو پێشمەرگەی لێبوون و ئاسایش و دەستگا ئەمنیەکان بەدەست کوردەوە بوو لایەنی ئیداری زیاتر بەدەست کوردەوە بوو یعنی ئەوەندە مەسئولی لێبوو لەوێ یعنی ئەمە هەر ئەگەر باسی پارتیش بەتەنیانەکەی مەسەر خەڵکی دیکە یەکێک مەسەرم بەرز کاک محەممەدی حاجی مەحموود ئێستا زۆر ڕەخ ناگرێت لەسەر ئەو مەسەلە بەڵام کاک محەممەدی حاجی مەحموود بە بڕیاری ئەو کاتەی کاک مەسعود کاک محەممەدی حاجی مەحموود سەرپەرشتیاری هەموو کەرکووک بووی ئاسکەری بەڵام کە ریفراندۆم ئەنجامدرا دوای ئەو شتەکە ڕووداوە کاک محەممەدی حاجی مەحموودیش وەکو هاوڵاتیەک ڕەخ ناگرێت لە کەرکووک خۆی ئەبێ وەکو چوون لە سەرکەوتنە هەموو کەس پشکی هەیە و خۆی بە سەرکەوتدانێ ئەبێ لە شکستیشە هەر کەس بە پێی ئەو مەسئولەتی لە سەرشانیە بچتە ژێرباری شکستەوە ئێستا لێرە هەمویان دەیانەوێ شکستەکە ینی لە خۆیان دوور بخەنە سەر یەکێتی ئەمە لە کاتێکدا کە یەکێتی تاکە هێز بوو کە مقاومەی کرد لەوێ تاکە هێز بوو کە شەهیدیدا ئێ باشە گریمان ئەوە یەکێتی بڕیار دەکە شەڕ ناکە ئەی بوو هێزەکانی دیکە لە 16 ئۆکتۆبەرە کام هێزی بە هەمویانەوە ئەوانەی پارچەکەی دیکەی کوردستانیش با قسە لەسەر بکەین کە لەوێ بوون کام هێز شەڕی کرد بۆ شەڕیان نەکرد ئەی خۆ پارتی کەرکووک دو میحوار بوو میحوارێکی کەرکووک پارتی بوو ئەو بۆ لەو میحوارە شەڕیان نەکرد باغ بڵێن کەرکووک خەتای یەکێتی بوو کە ئەم داستانانی کە باسەکەین ئەمانە داستان نەبوون کە وەکو کورتماریان لە 16 ئۆکتۆبەر و لە 7 ئۆکتۆبەر لە هیچ شوێنێکە شەڕیان نەکرد لە بڕ و مەخموور ئەی مەخموور بوو شەڕ نەکرا ئەی لە شنگال دەشتی ناینەوە ئەزانی ئێستا کە باسی ئەو خاکەکەن خۆی زیاتر ئەو خاکە گەر وەکو خاک بێ دەکەوێتە منتەقەی دەشتی ناینەوە تا شنگالەوە ئەو ناوچەیە لە دوو بزەوە تا دەگاتە شنگال زیاتر خاکەکە لەو دەڤەرەیە وەکو سنووری جوگرافی ئەی بوو لەو شوێنانە شەڕ نەکرا دێن ئەمەی تر بۆ شەڕ نەکرا آخر ئەمە ئەبێ پرسیارە لە لایەنەکانی دیکە بکەن بەڵام کە قسە لەسەر ئەمە دەکەن ئەڵێ یەکێتی ئەمەی کرد ئێمە ئەو پرسیارە ئەبێ بوو لانی پارتی ئەو شەڕی دیکە کە کران ئەوە کەی کران ئەو شەڕانەی دیکە شەڕەکانی دیکە کە بینیان جوڵەی سوپای عێراق بە تایبەتی حەشدی شعبی هەوڵیان ئەدا ئەو سنوورانەش تێپەڕێنن کە پێشتر ینی لە دوای ڕاپەڕینە بەدەست کوردەوە بوو هەوڵیاندا ئەوە بکەن ئەمە لەلایەن هێزەکانی هەوپەیمانانەوە مەقبول نەبوو ئەمە لەنی ئەگەر بهاتەنە بۆ لای سنووری سلێمانیش ئەوەی کە لە پردێ کرا و لە سحێلان کرا لە سنووری سلێمانیش هەمان شت ئەکرا هەمان شت ئەکرا و لە سوپای عێراقیان ئەدا ئەگەر بوو گەرمیانش بهاتەنە هەمان شت ئەکرا کە لەوێ ئەوە بوو هەوپەیمانان ئینزاری عێراقیان کرد و بە تایبەتی هەڕەشان لە ئەوە کرا لە حەشی شعبی کە جوڵە زیاتر بێنە پێشەوە لیان ئەدرێ و بالفعل ڕاستە بە ناوی پێشمەرگە بەڵام بە پشتیوانی هێزەکانی هەوپەیمانان بووە ئەگینە دە باشە ئەو ڕۆژە ئەو ساروخانان لە هەولێریاندا حەجی شعبی ئەمە ئایا پردێ گەورەترە پردێ گرنگترە یان هەولێر ئایا ئەگەر پەیوەستە بە هەیمەنە و بە هەیبەتەوە لە ڕووی مواسساتی هەرێمی کوردستان و هەرچی مواسساتی تەشریعی و تەنفیزی باڵە هەیە و بە تیمە دیبلۆماسیەکانی نێودەوڵەتی هەیە هەمویان لە هەولێرن ئێستا حەجی شعبی ساروخان لە هەولێریانە ئەی بۆ داستان نەکرا بچنە سەر ئەو هێزە حەجی شعبی و لە ناویان بن ئەمە خۆی شتەکان یعنی ئەگەر ئێمە بێت لە ڕووی مەوزێ من نامەوێ
یعنی من بەڕێی من یەکێتی نابێ بچێت لەم ئەم شەڕە جنێوەی کە لە فەیسبووکە ئەم خاینەوە خانە بێ ئێمە بێن بە نەرمی بە مۆزوعی بە منطقی بە بەڵگە ئەوە وەڵام بدەینەوە و لانی پارتیش حەق نییە ینی بە تایبەتی سەرکردەکان بەو توندیە چونکە ئەمە ڕێک وەکوایە ئێمە لێک هەرێمداین و قەدەری ئەم وڵاتەوەیە هەر ئەبێ پێکەوە کێشەی ناوچە دابڕێنراوەکان بە یەکلایەن چارە سەر نابێ ئەبێ ئەوانیش هەڵوێستی خۆیان پامی خۆیان بگۆڕن ئەم پەیامە توندا بە تایبەتی بە بەردەوامی ئەزانن یەکێتی زۆر تەحافظەکە کەوان وشەی خیانەت بەکارهێنن یەکێتی زۆر تەحافظ ئەکە و هەندێک جار زیانیش ئەکە بۆ نمونە وتیان هەر هێزێک کە هێزێکی ئێزیدی یەکێتی لە شنگال بوو هەر هێزێک لە شنگال بمێنێتەوە خاینە هێزەکە یەکێتی کە هەمویان ئێزدی بوون شنگالی بوون ئەیانتوانی تۆزێک وەزعی شنگال باشیش بکەن و بپارێزن یەکێتی هێزەکە یەکێتی بەهۆی ئەو دەستەواژە کەوتیان خیانەت ئەکە خاینە ئەوەی لە شنگال نێتەوە هاتەوە کەچی هێزەکەی پارتی لەسەر شاخی شنگال مایەوە ئەمە لە هاتینی سوپای عێراق و حەشد بوو ناوچە دابڕێنراوەکان 2000 هێزی پارتی کە خەڵکی شنگال ئێزدین کە فەرماندەکان قاسم شەشوویە لەوێمانەوە ئینە ئەمە جوورێکە لە فێڵیش ئەم شتانە ئەڵێ هەر هێزێک نێتەوە معاشیان نادەینێ چەکیان لێ وەردەگرین خاینن نابێتتر حسابی پێشمەرگی بۆ بکەین ئەوەی یەکێتی هێنانەوە ئەوەی خۆیان لە شنگال هێشتەوە یعنی ئەمە جوورێکە لەنی دوو نازم چون پێناسە بکەم ینی ئەمەی کە دەکرێت و دەبێ یەکێتی ئەم شتانە وەکومتم بە مۆزوعی بە شەفافانە بە بابەتیانە ئەم قسانە لەگەڵ پارتی بکەم بۆ ئەوی بگەینە نەتیجەیەک کە لە خزمەتی ناوچە دابڕێنراوەکان و لە خزمەتی خەڵکی کوردستان دابێ و لە خزمەتی ناوچە دابڕێنراوەکان بێ هەر لە شنگالەوە تا دەگاتە خانەقین. زۆر باشە هەواڵەتیف ئەگەر باز دەبارەدۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوێ هەرێم بکەین لە دوای 3 ساڵ ئەکرێت پێ بڵێ ژینگەیەکی گونجاو بۆ ژیانی کوردەواری ئەو ژینگەی کە لە دوای ساڵی 2023 دروست کرا ئێستا کوور دەتوانێت وەکو جاران بژیلەن لەو نەو ناوچانە؟ من بەڕێی من ئەوەی کە لە دوای ڕیفراندوم ڕوویدا بە تایبەتی لە 16 ئۆکتۆبەرەوە کووتمان ئەمە دەرەنجام و دەرهاویشتەی بڕیاری ئەنجامدانی ڕیفراندوم بوو یعنی ڕووداوی نەخوازە و ڕوویدا بەڵام ئەوە بڕیاری سەرەکی یەکێتی نەبوو تا تومەتی سەرەکی بۆ یەکێتی بێ یعنی ئەمە بڕیارێک بوو کە لە هەرێمی کوردستان درا و ئەگەر سەرکەوتنی بەدەستێنەوە بە پشکی شێر بوو پارتی دەبوو کەوا بێ ئەبێ مەسئولەتەکەشی پشکی شێر بوو پارتی بێ بەڵام ئەمە و معناش نییە بڵێن هیچ مەسئولەتێک بۆ یەکێتیش نییە و ئەگەر دەستکەوتیش بۆ هیچی بۆ یەکێتی نەبوو من لێرەدا دەمەوێت قسە لەسەرەوە بکەم ئەو وەزعی کە ڕوویداوە ینی وەزعێکی ناخوازراو بوو و هیچ بەدیلێکی تر نەبوو چارەسەری سیام بەدیلی سیام نەبوو یان شەڕ کە شەڕ ببووایە وەکو چوون لە شوێنەکانی دیکە لە کوبانی وەکو نمونەم هێنا کورد زەرەری کرد ئەوەی لە کوبانی بوو بە هەمان شێوە ئەوەی لە شوێنەکانی دیکە عێراقیش کە بە شەڕ کران ینی خەڵکی ناوچەکە زەرەرمەند بوون و ئەو لایەنەی کە دەیزانی ینی ناتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ زەرەری کرد بە هەمان شێوە ئەمەی کە لە کەرکووک ڕوویدا ئەو بژاردەیەکێتی کە مقامەیەکیش کرد بەڵام سەرنجام کە بینی وەزعەکەوایە یعنی یەکێتی توانی کەرکووکەکان لە قەتڵ عام دەرباز بکە لە وێرانی دەرباز بکە و یەکێتی وتیان ئەگەر ناخۆشی بێ شکست بێ هەرچی شتێک بێ ئێمە ئەم خەڵکە بەجێ نایڵین بەڵام ئایا ئەمە چارەسەرێکی با بڵێن ئەمە چارەسەرێکی سەرکەوتوانە بووە یان ئەمە چارەسەرێکی ناچاری بووە ئەمە ناچاری بووە ئەمەی کە ڕوویدا بەڵام لایەنەکەی تر خۆیان نەکرد بە خەوانی قەزیە هەر کەرکووک و ناوچە دابڕێنەکانیان بەجێهێشت فەرقەکەی جیاوازێکە لێرەدا ئێمە قبولمان کرد هەموو ئەو ڕەخنانە و ئەو تومەتانێکە خچیانە پاڵ یەکێتی بەڵام یەکێتی خەڵکەکەی بەجێ نایشت بەڵام ئایا ئەمە وەکوتم ئەم چارەسەرێکی 100% سەرکەوتوانە ئەڵێن چارەسەرێکی
ناچاری بە باشتر بووە لەوە دایکە کەرکووکەکان هەموو ئەوەرە ببێ وە کەرکووک وێران ببێ وە گەڕانەوەی کورد و کەرکووک وەکو جوورێک لە نیمچە مەحاڵ ببێ. ئێمە لەو وەزعەجدا بچوونێتە هەڵبژاردنیشەوە و خەڵکی کەرکووکمان بەجێنێش کەرکووکەکانیش پشتی ئێمەیان کرد کە پشتی ئێمان کرد کە کەرکووکمان بەجێنێت. بەڵام ئەم مەسئولیەتە بەردەوامبوونی ئەم 3 ساڵە دێمە سەرەوە. ئەمە مەسئولیەتی پارتیشە وەکو یەکێتی مەسئولیەتی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕنە هەموو لایەنەکانە کە چۆن بە بەرنامەیەکی هاوبەش بە پرۆژەیەکی هاوبەش کێشەی ناوچە دابڕێنراوەکان چارەسەر بکرێت بە یەک پاکێج نەک ناوچەیەک بکەین ناوچەکانی دیکە تایبەت بە کەرکووک ئاین نەگەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ کەرکووک و بەشداری نەکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق زیانی بە پرسی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم گەیان بێگومان لەبەرەوەی بەگەڕانەوەی پارتی بۆ کەرکووک بەشێکی چارەسەر بەدەست کووردە بەشەکەی دیکە بەدەست بەغدایە. ئەو بەشەی کە بەدەست کووردە چییە؟ ئەو بەشەیە کە ئەگەر پارتی بگەڕێتەوە هەر پارتی وەکو حەزبیش ناگەڕێتەوە وەکو لیست وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بگەڕنەوە کەرکووک لیستی براتی دەبێتە زۆرینە کۆمەڵێک بریار هەن کە لەوێ پارێزگارش ناتوانێت دەری بکە هەرچەندە دوجار لە عێراقا توانیان ئەوە بکەن کە ئەنجومەنەکان تەجمید بکەنیان هەڵوەشێنن هەر ئەوەی کە ڕوویداوە بەداخەوە ئەو فرسەیەش لە دەست کورد ڕۆشت. ئەگەر ئەو کاتە لیستی برایەتی لە کەرکووک بایە و دەیانتوانی ڕێگری لەو تعریبە بگرن دەیانتوانی ئەو بریارانەی کە محافظ بە وەکالەت دەری دەکرد بۆ ئەوەی لە زەرەری جوتیارانی کورد و کۆمەڵێک بریار دەرکراون لە زەرەری کووردا بە شێکی گشتی ئەوە نەدەبوون و کاتە لە ناو ئەنجومەنی پارێزگایەکان هەڵدەبژار کە کورد دەبوو ینی وایەکێتی نەرمیەکی یەکجار زۆر نوان زۆر جار ئەیانوت ئەبێ ئەم کەسە نابێ بوو پارێزگار یەکێتی کەسێکی کاندی دەکرد ئەوت نابێ ئەمە بێ کەسێکی چوار کەسیان کێتی کات دوجار وتیان لەم چوار کەسە بخۆتان کەسێک هەڵبژێرن دوجار هیچیان هەڵ نەبژارد. ئینی بەڕێی من ئەمە زەرەر بێتاوانیە وەکو یەکێتی نەرمیتان زۆر نوان دەبێ چینیە نەرمیتان زۆر نوان دەبێت لە پرسی کەرکووکە بوو لە پێناو بەرژەوەندی خەڵکی کەرکووک بووامە ینی لە پێناو خەڵکی کەرکووتم قوبولی هەموو شتێکمان کرد هەموو قسە و قسەلوکێک هەموو تۆمەتێک قوبولمان کرد لە پێناو خەڵکی کەرکووک بۆ ئەمەش بۆ ئەوی ئەنی ئەو گوشارەی کە لەسەر خەڵکی کەرکووکە قوبولمان کرد ینی وتمان لەم چوار کەسە بخۆتان کەسێک هەڵبژێن هەرچەندە ئەمە زوڵمێک یەکێتی لە خۆی دەکات لەبەرەوەی تۆ نەک لەگەڵ وەکو کورد وەکو کوی هێز و لایەنە سیاسەکانی کەرکووک وەکو کوی پێکاتەکانی کەرکووک یەکێتی یەکەم بێ ئەبێ ئەو حەقەشی هەبێ ئێمەڵێن وڵاتێکی فراحیزبی وڵاتێکی دیموکراسین ئەم دەنگدانە بوو چییە بەڵام ئەوەشمان قوبول کرد ئەو زوڵمەشمان قوبول کرد لە قسەکانی پێشتا ماژت بۆدا کە پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەیەک پاکێج تەماشا بکرێت ڕێکەوتن لەسەر لایەک نەکرێت و لەسەر لایەکی تر مەبەست زیاتر لە ڕێکەوتنەکەی شنگالە کە بۆ شنگال کرابێت و بۆ خورماتوو نەکرێت بۆ کەرکووک نەکرێت ئەمەی شنگال مەبەستم ئەوەی ئەبێ هەموو یەک پاکێج بێ بۆ ئەوەی ینی خەڵکی ناوچەیەک ئێستا خەڵکی ناوچەکان ئەوەکەن ینی قسە دەکەن و لەوانەیە ینی لەوانەیە یەکێک لە ئەوەکانیش ئەوە بێ ینی کە بڵێن ئەمەی شنگال ئێمە وەکو یەکێتی لەگەڵ چارەسەرکردنی کێشەی شنگالی لەگەڵ چارەسەرکردنی کێشەی شنگالین بەڵام کێشەی شنگال نەک کێشەی هەولێر و بەغدا تا ڕادێک دوشتی لێک جیاوازن چۆن جیاوازن کێشەی شنگال بە دەرەجەی یەکەم کێشەی شنگالیەکانە لە شنگالیەکانیش بە دەرەجە یەکەم کێشەی ئێزدیەکانە بە دەرەجەی سیام کێشەی هەولێر و بەغدایە کێشەی شنگال یان کێشەی ئێزدیەکانی عنی چی یعنی هیچ ڕێکەوتن نامەیەک بە هەر بەغدا و هەولێر ئیمزا بکەن ئەگەر ئێزدیەکان تێیدا بەشدار نەبن ئەم ڕێکەوتنامە جێبەجێ نابێ ئێزیەکان چێن بەداخەوە بەهۆی ئەو وەزعی کە ڕووی داوە چوەکو کارەساتی شنگال و دوای ئەوەش کە تیرروسانی داعش لە شنگال نەمان و هاتنی سوپای عێراق بوو ناوچە دابڕێنراوەکان ئێزیەکان ئێستەیەک ئێزدینین شنگالی شێک شنگال نییە ئێزدیەکان 5 ئێزدین وان 5 ئێزدیا 5 بەشن 5 لایەنن هەندێک لەم لایەنانەش چەند لایەنێکن
ئەمانە لەگەڵ یەکتر تەبانین یعنی هەر ئیتفاقێک بیانەوێت لە شنگال ینی وەکو با بڵێن بە ئیجباری جێبەجێ بکەن بە خوێنی هێزیەکان جێبەجێ دەکرێت و بە ئاوارەبوون و دەربەدەربوونی بەشێک لە هێزیەکان جێبەجێ دەکرێت ئەمە ڕێی شخصیە لەوانەیە ینی بۆ ئێمە نەبێتەوە ماڵ لەسەر یەکێتی خوێندنەوەی من تێگەیشتنی من هەڵسەنگاندنی من بۆ شنگال ئەمایە ئەم پێنج هێزەکەن نیشنگالی هێزێکی شنگال ئەو ئێزدیانان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانن بەشی هەرە زوریان ئەمانە موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن و فەرماندەکەیان وەکو فەرماندەیشان هەیە ئەوەی کە قاسم شەشولەیە هێزێکی دیکە ئەوانن کە مەیلێکیان هەیە لە نزیکن لە پەکەکەوە ئەمەی سەر بە پارتین ئەمانەڵێن کوردی ئێزی یعنی چەمک و ناوی شەن جیاوازە ئەمانەڵێن ئێمە کوردی ئێزدین ئەوانەی مەیلێکی لای پەکەکان هەیە ئەمانەڵێن گەلی ئێزدی بەشێکی دیکە ئەوانن کە لە حەشدی شعبیەوە نزیکن ئەمانە ئەڵێن ئێمە کورد نین یعنی با ڕاشکاوان ئەڵێن ئەمە کورد جامە پێمان خۆشیان ناخۆشە ئەمە تێگەشتنیانە بیرکردنەوەیانە و پلانی جیاوازیان هەیە جیهانبینی جیاوازیان هەیە بۆ چارەسەرین کێشە شنگال بەشێکی دیکە هەندێک ئێزی دیکە هەن هات ینی لە دوای ئەم کارەساتە پیانەوە با بێک ئێزیەکان خۆیان کێشە خۆیان چارەسەر بکەن هاتون حیزبی ئێزدیان دروست کرد حیزبێک پێشتر هەبوو سێ حیزبی دیکەش دروست کردنەوەتە چوار حیزبی ئێزدیان چوار حیزبی ئێزدی بەشێکی ئەمەش هەندێک ئێزی دیکەن ئەوانن کە لە یەکێتیەوە نزیکن یان با بڵێن ئەندامی یەکێتین ئەمانەی لە یەکێتیەوە نزیکن تێگەیشتنیان بۆ چارەسەرکردنی کەرکووک فراوانترە ئەمانە پێیان وایەکە تاکە حزب بەتەنیا ناتوانێت حکومڕانی شنگال بکە کاتێک شنگال بابەتێکی ناوخۆیی بوو بەڵام ڕێککەوتنێکی تریکەی لەسەر کرا بۆ دڵڕازیکردن بۆ ئێستا ئەگەر مەجال بدێ من ئەمە زۆر مهمە ئەم پەیامە بگەینم ئەمانەی بەڵامەگە سەرنجەکانت کورتکەیتەوە کورتیەکەم بەڵام ئەمە زۆر گرنگەمادە مۆزوی شنگالم تم ڕای خۆم ئەمانەی لە ناو یەکێتین پیان وایە ئەبێ هەموو ئێزیەکان هەموو ئەو پێکاتانە بە بیر و بچوونی جیاوازەوە لە ژێر یەک چەترا کۆ ببنەوە هەمووان پێکەوە ئەوەی کە خوان ناوی پێڵێن ئێزتخانە هێزێکیشان هەیە ئێزتخانە هەموو ئەمانە هەموو ئەم ئێزدیانە لە ژێر یەک چەترا بە جیاوازی بیر و بچوونەکان خۆیان شنگال بەڕێوە ببن نەک لایەنە سیاسەکەی دیکە بچن شنگال بەڕێوە ببن ئەمە ڕاسترە ئەمەی کە یەکێتی شنگالێکی دیکەش هەیە لە ئەڵمانیایە ئەم شنگالە زیاتر لە 100,000 کەسی تایە ئەمانە پەیامێکی جیاوازیانە لەسەر ئاستی ناوەندە نێودەوڵەتیەکان دەبینین نادیە مراد کاچێتاوێ بە نەوەیەکی تر قسە دەکات تەنانەت میری ئێزدی خوا لێ خۆش بێ میر تەحسین بەگ کە چۆ ئەڵمانیا پەیامەکەی جیاواز بوو لەو پەیامە کە لە هەرێمی کوردستانە بووە شتێکە ناوەندێکی گرنگکە پاڵن مەجلیسی ڕوحانی ئەمانەش یعنی بچوونی ئەوەیان هەیە و ئێزدیەکان هەندێک جار داوا لێ دەکەن دەورێکی بێلایەنە ببینن بۆ پاڵپشتیکردنی شنگال ئەمانەش هەر چەندە کەمێک لەژێر کاریگەری پارتین بەڵام گەیشتونەتە ڕادەیە کە یعنی ئەوەیە لە یادی شنگالە پەیامێکیان هەبوو داوای مافی سیاسیان کرد داوای کۆتایان کرد لە دووک بۆ ئێزیەکان بوو ئەمە کرا گەیشتون ئەو قەنعەتەی کە تا بەم شێوازە چارەسەری کێشەی شنگال بکرێ لایەنە سیاسەکان دەست بخەنە ناو شنگالەوە کێشەکە چارەسەر نابێ بۆیە مەجلیسی ڕوحانی ئێزی دێت ئەڵێ ئەبێ ئێزیەکان مافی سیاسیان پێ بدرێ کۆتایان هەبێ لە دهۆکیش و لە هەمان کاتیشان لەسەر ئاستی نێودەوڵەتی زەمانەتێکە بێ بۆ پارێزنی ئێزیەکان یعنی بزانە ئێزیەکان تێگەیشتنیان یان بیرکردنەوەیان جیهانبینیان بۆ کێشەی شنگال ئەوەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی زەمانەتێکە بێ بۆ پارێزنی ئێزیەکان ئەمە دوو بابەت پێکەوە بەسیتەوە هەواڵ ئەمەی جا دێمە پرسیاری جانابەت ئەمەی کە کردیان من ئەوە قەنعەتی منی شەخسیە دووبارەی دەکەمەوە بەرژەوەندی حیزبی زۆر پێوەی زاڵە بەڵام لێرەدا دێن باسی دەوری یەکێتی دەکەین ئەبێ یەکێتی لەمەدا پەیامێکی ڕاشکاوانەی هەبێ مەسەن زۆر کەس ئەڵێن نوێنەری یەکێتی تیا لەو کۆبوونەوەیە نوێنەری ئەوە نوێنەری یەکێتینەوە وەزیرە ئەو وەزیرە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات یەخشت نییە بەڵام لێرە دەدێم ئەوە کەم کە دێین
ڕێکەوتنامەکە کراوە بەڵام تەفاسیل بەجێ ماون لەم تەفاسیل هەندێک خاڵی وردی تایە ئەبێ بین لەو بەشەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانە ئێمە لەگەڵ پارتی ڕێ بکەوین یعنی لە چیە لەگەڵ پارتی ڕێ بکەین ئایا ئەو خاڵانەی کاڵن مەسەلەن 2500 کەس دامەزرێن ئەبێ یەکێتی بێت وەکو هێزێکی سەنگین لەسەر ئاستی هەموو عێراقا پێشتر دوام هێز بوو لەم هەڵبژاردنەیدا بۆ مەتە سیام هێز پشکمان هەبێ لە بەڕێوەبردننی شنگال چونکە ناوچەیەکی فراوانە سنووری جوگرافی نزیکە لە سنووری جوگرافی هەندێک محافزەی هەرێمی کوردستان شنگال وەکو نفوسیش زیاتر لە 600,000 کەسە وەکو ئیدارە ئەبێ بێت یەکێتی بە پێی پشکی خۆمان بە پێی دەنگی خۆمان بەشدار بین لە بەڕێوەبردننی شنگال چونکە ئەزمموی پێشتر فەشەلی هێنا ماوەیەک پارتی بەتەنیا بوو ئێزیەکان گلەیان هەبوو ماوەیەک پەکەکە دەسەڵاتی هەبوو وەکو تاکە حەزب ئەمە دوای سەرنجی بەرنامەکە بۆ کۆتایی ئەبێ یەکێتی بێت بڵێت ئەبێ یەک پاکێج بێ چارەسەرکردنەکە ئەمە پێشنیا یعنی ڕێی منە یەک پاکێج بێ و چۆن شنگال و خورمات و فەرقی نەبێت هەمووی وەکو یەک بێ هەردوو لە دەوریان هەبێ ینی نەک لە شنگال و لە دەشینەوە یەکێتی هەڵەی کرد پێشتر باوا بڵێن هەڵەی کرد کە بەشدار نەبوو بۆی بچ لە ژێرباری مەسئولەتی بەڕێوەبردننی ئەو ناوچانە شنگال ناوچێکی کوردستانیە لەسەر سینیەکی زێر دراوەتە عێراق خورمات و ژوای لێ بکرێ بۆ نمونە شنگال وەکوتم هێزەکانی تر هەموویمان یەکێتی نەمانە ئەبێ هێزەکانی یەکێتیش بیستە شنگال ئەبێ ئەگەر مادەم وایە چونکە لەو ڕێکەوتنامە ناڵێن هێزی لانە سیاسەکانی کوردستان لە هێزەکانی دەرەوەی هەرێمی کوردستان مە بە سنپەکێک کابێ ئەبێ ئەو هێزەی ئێمە یەکێتی کە ئێزیدین خەڵکی شنگالن ئەوانیش بگەڕنەوە ئەمە دوایین دێڕێت ئەوە بێت هەواڵ لە تیڤنێروی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیشێتی ئێوەکوێکێتی نەخشەڕێگایەکی دیاریکراودان هەیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ ئیدارەدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم یەکێتی لەگەڵ ئەوەدایەکان چارەسەرەکان هەولێر ناوچە دابڕێنراوەکان بەغدا واتە لە هەولێر ناوماڵی خۆمان ڕێ بخەین پرۆژەیەکی هاوبەشمان بوو هەبێ بوو ناوچە دابڕێنراوەکان و لە هەمان کاتیشا پرۆژێکی هاوبەشمان هەبێ بوو بەغدا بۆی لە بەغدا بتوانین بەرژەوەندی باڵەکانی گەلی کوردستان بپارێزی هەواڵ لە تیڤنێروی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیەتی نیشتمانی کوردستان سپاس کە لە تەوەریەکەم لەگەڵماندا بوویت ناوبڕێکی کورت وەرەگرم و دەگەڕێم وڵاتان بۆ تەوەری دووەم جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشەویستان لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی عێراق پەیپەری چاکسازی لە ئابووری عێراقدا ڕاگەیان نزیکەی 80 لاپەڕەیە پرۆژەکە وەکو نەخشە ڕێگایەک بۆ دەربازبوونی ئابووری عێراق لەم خۆناغی ئێستای کە تێککەوتووە تەماشا دەکرێت هەندێک پیان وایە ئەم پەیپەرە حکوومەت دوها ئاشکرای کردو کە خۆی جێبەجێ دەکات بە دیوەکەی دیکە هەندێکی دیکە پیان وایە ئەمە پێویستی بە کۆدەنگیەکی عێراقی و لایەنە سیاسەکانی عێراقی و بەتایبەت ئەنجومەنی نوێنەران هەیە بۆ ئەوەی بێتە پرۆژێکی چاکسازی لە ئابووری عێراقدا و کاری لەسەر بکرێت بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی سکایپ و لە ڕانیەوە لەگەڵمدایە بەڕێز شیروانێوارت باش با قسە لەسەر ڕاگەاندنی پلانی چاکسازی ئابووری عێراق بکەین هێڵی گشتی و پرۆژێت چی لەخۆ دەگرێت سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش و ئێوارەی بینەرانی گەلی کوردستان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە حکوومەتی عێراقی یا ماڵین وەزارەتی دارایی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی باسی لەو وەرەقە چاکسازیە کرد کە ناوی ناوە وەرەقەی سپیان ئەلوەرەقە البەیضا کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە دارایی یان ئەو قەیرانە ئابووری کە ئێستا لە عێراقدا هەیە ئامادەی کردووە پەیپەرەکە لە 5 میحوەر پێک هاتووە 5 تەوەری لە خۆ دەگرێت و پلانێکی با بڵین مامناوەند و دوورمەودایە لە ماوەی 3 بۆ 5 ساڵ جێبەجێ دەکرێت و بەشێک لە با بڵین بە شێوەیەکی گشتی پلانێکی چاکسازی ئابووری باشە و زۆر تەوەری لە خۆ گرتووە و با بڵین دەستی خستۆتە سەر بەشێکی زۆر لە برینەکانی چۆنیەتی ئیدارەدانی عێراق و اقتصادی عێراق و ئەو با بڵین سێکتەرانەی کە تێیدا بەشێکی زۆر لە داهاتی عێراق بە هەدەر دەڕوە. بەڵێ
دەتوانێت زۆرینەی لایەنە سیاسەکانی عراق کۆبوون لەسەر ئەو پرۆژێ و بە تایبەتەوەی کە دەوترێت حکوومەت خۆی جێبەجێیەکە یاخود چاوەڕی کاردانەوە و پشتیوانی ئێوەش وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بکات باشترێکە. لە ڕاستیدا ئەم وەرەقە چاکسازیە طبعاً حکوومەت دەبێت بینێرێ بۆ پەرلەمان بەڕەسمی و ئێمە پێشنیارمان بۆ وەزیر کرد وەکو پرۆژه یاسا بینێرە لەبەر دوو هۆکار. یەکەکیان هەر هەنگاوێکی چاکسازی پێویستی بە ئێرادەیەکی سیاسی بەقووەت هەیە. طبعاً لەبەرەوەی لێدانە لە بەرژەوەندی کۆمەڵێک کەس و لایەن و هێزی سیاسی هەر چاکسازیەک لە عێراقدا بکرێت لەوانەیە کۆمەڵێک بەرژەوەندی لایەنە سیاسیەکان هێزە سیاسیەکان کەسایەتیانەی کە دەستیان بەسەر سەرچاوەکانی داهاتی ئەم وڵاتەدا گرتووە لێدانە لە بەرژەوەندی ئەوانە کاتە بە دڵنیاییەوە دژایەتی دەکرێت. کەواتە بۆ جێبەجێکردنی پێویستی بە ئێرادەیەکی سیاسی بەقووەت هەیە، پێویستی بە ئێرادەیەکی بەقووەت هەیە لەلایەن حکوومەتەوە و پێویستی بە پشتیوانیەکی زۆری حیزب و هێزە سیاسیەکان هەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم لەبەرەوەی ئەم حکوومەتی ئێستا بۆ خۆی حکوومەتێکی کاتیە، یعنی لە باشترین حاڵەتدا لەوانەیە ساڵ و نیوێک دوو ساڵی تر بڕبکە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختیش نەکرێت. خۆگەر هەڵبژاردننی پێشوەخت بکرێت کەمتر لە ساڵێکی ماوە. ئەم وەرەقە چاکسازیە بۆ خۆی پلانەکە بۆ 3 تا 5 ساڵەکەواتە دەکەوێت بەشێکی یا مابڵین دەکەوێتە ئەستۆی حکوومەتی داهاتوو. حکوومەتی داهاتوو زەمان چییە کام وەرەقەیە جێبەجێ دەکات یان ئەم پلانانە جێبەجێ دەکات بەو پێی هەر حکوومەتێک هەر سەرۆک حکوومەتێک لەوانەیە ڕوئیا و پلان و بەرنامەی خۆی هەبێ بۆ چاکسازی و بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی بۆ بەرەو پێشبردننی وڵات. بەهەرحاڵ کەواتە لەبەر ئەم دوو هۆکارە حکوومەت دەبێ ئەم پرۆژە چاکسازیە لەڕژێوەی پێشنیاری ئەومان کرد کە ئەگەر بێتە پەرلەمان ئێمە وەکو قەرارێکی پەرلەمانی دەری بکەین قووەتی ئیلزامی نییە بۆ حکوومەت هەتا حکوومەت دەتوانێت جێبەجێ نەکات و پابەند نەبێت پێوەی. بەڵام ئەگەر بێت و وەکو پرۆژە یاسا بینێرن و ئەوەمە وەکو یاسا جێبەجێ بکەین دووشت چارەسەر دەکات. یەکەچیان حکوومەت ئیلزام دەکات بەوەی کە دەبێ پابەند لێ بە جێبەجێکردنی جاچی ئەم حکوومەتە بێت چ حکوومەتی داهاتوو بێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر بڕگەیەک لەم پرۆژە چاکسازیە پێچەوانە بێ یان بەریەککەوتنی هەبێ لەگەڵ هەر یاسایەک دەتوانین بە بڕگەیەک کە زیادی بکەین ئەوش ئەوەیە کە کار بە هیچ یاسایەک ناکرێت کە پێچەوانە بێ لەگەڵ حکامەکانی ئەم یاسایە ئەویش چارەسەر دەبێت. واتە لەوانەیە بەشێکی پێویستی بە تعدیلی کۆمەڵێک یاسا هەبێ بە دەرکردنی هەندێک یاسا هەبێ. ئەوەی کە هاتۆ بۆ ئێوە وەکو پرۆژە یاسایەک دێتە لای ئێوە یا وەکو نەخشە ڕێگای حکوومەتەکەی کازمیەت بۆ لای ئێوە؟ ڕاستی چاوەڕێی حکوومەت دەکەین چونکە ئێستا ڕاستە دوایەوەی کە لەگەڵ ئێمە مناقەشەکرا حکوومەت ئێستا بەڕەسمی وەکو پرۆژە یاسا وەکو نەخشە ڕێگا نەیناردوێتەوە بۆمان. لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران ڕۆژی سێشەممە حکوومەت بڕیاری لەسەر داوە و بڕیار دراوە کە تێبینیەکانی وەزیرەکان بە هەند وەربگیرێ و تێبینی فەرمانگەی یاسایی لە ئەنجومەنی وەزیران بە هەند وەربگیرێ و دواتر پەیپەرەکە تەواو بکرێ بنێردرێ بۆ پەرلەمان. ئێمە چاوەڕێی حکوومەتین ئایا حکوومەت وەکو پرۆژە یاسا دەینێرێ یان وەکو نەخشە ڕێگا دەینێرێ ئەو کاتە دەردەکەی بزانین حکوومەت نیازی چییە. و لە ڕاستیدا بە پێی مەسئولیەتی جێبەجێکردنەکەی ویستم ئەوە ڕوونکەمەوە ئایا مەسئولیەتی جێبەجێکردنەکەی دەکەوێتە سەرچێ بە پێی بڕگەکان یان بە پێی مەحوەرەکانی ئەمە دەردەکەوێت کە مەسئولیەتەکەی تەزامونیە لە بینی سڵتەی تەنفیزی و سڵتەی تەشریعی و سڵتەی قەزایی. واتە بەشێکی پەیوەندی بەشێکی زۆری با بڵێن پەیوەندی بە حکوومەتەوە هەیە، بەشێکی تری پەیوەندی بە پەرلەمان و بە ئەنجومەنی نوێنەرانەوە هەیە وەکو دەرکردنی یاسا و تعدیلی یاسا و ڕقابە و چاودێری و لەوانەیە بەشێکی ئەوەی کە پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و دەستکاریکردنی هەندێک لە ئەحکام هەیە پەیوەندی بە دەسەڵاتی دادوەریەوە هەبێت. بەڵێ بەڕێز شیروان ئەگەر وەکو پرۆژەیەک نێردرا کە پرۆژێکی سەرتاسەری بێت و وەکو خۆش داماژر پێرا نەخشە ڕێگاک نەبێ بۆم حکوومەتەی مستەفا کازمی سەرۆکاتی دەکات. پرسیارەکە ئەوەیە ئەو پرۆژەیە چارەسەری ئەم دۆخە قەیراناوی ناو عێراق دەکات دەتوانێت کۆنتڕۆڵی ئەو بێسەروبەریە بکرێت کە لە ئابووری عێراقدا هەیە؟ طبعاً پرۆژەکە پرۆژەیەکی باشە و وەکو باسمان کرد زۆر شاملە و هەندێک بڕگەی باشی تێدایە، بەڵام ئەم دۆخەی دارایی ئێستا لە عێراق هەیە تەراکم و بڵێن کەڵەکەبووی چەند ساڵی ڕابردوو حکوومەتەکانی پێشووترە و تا ئێستا کەڵەکە بۆ لەوانەیە ئاسان نەبێ بە ماوەی چەند مانگێک چارەسەر بکرێت. بەڵام ئەگەر ئیرادەیەکی سیاسی بەهێز هەبێ و حکوومەتێکی بەهێز هەبێ بەدڵنیاییەوە دەتوانێت چارەسەری بەشێکی زۆر کێشەکان بکە و دەست بە با بڵین دەست پێ بکات چکە هەر ماوەکەی بۆ خۆی تا 5 ساڵە
بنمونە محورەکانی یان با بڵێن تەوەرەکانی ئەم چاکسازیە کە 5 تەوەرن یەکەمیان بنمونە استقراری مالی ئێمە لە عێراقدا ئەوەی کە نیمانە اقتصادی وڵات ئابووری وڵات استقرار نییە پێوەستی زۆرە بە داهاتی نەوتەوە لەگەڵ بەرزونزمی داهاتی نەوت وڵات تووشی قەیران دەبێت سعری نەوت ئەوەی کە هەمومان متفقین لەسەری ئەوەیە سعری نەوت بەشی زۆری بەدەست وڵاتەکانی بەرهەمهێنی نەوتەوە نییە بە پێچوانەوە بەدەست ئەو وڵاتانەوەیە کە نەوت ئیستهلاک دەکەن واتە نەوت بەکار دەهێنن وڵاتە زلهێزەکانی دنیا کە وڵاتی سناعی گەورن پێویستیان بەنەوت ئەوانە زیاتر دەستیان هەیە لە بازاڕی نەوتدا کەواتە اعتیمادی سەرەکی لەسەرنەوت قەتوا ناکاتەوە تووشی استقراری اقتصادی ببی دەبێت نەفقات کەم بکرێتەوە نەفقاتێکی یەکجار زۆرە یعنی بودجەی وڵاتێک بگاتە نزیکەی 150 تریلیۆن دینار 170 تریلیۆن دینار شتێکی خەیاڵی ینی شتێکی ئەوەیە کە وڵاتێکی 30 میلیۆن کەسی کە لە کاتێکدا خزمەت گوزاریەکانیشی وەکو پێویست نییە یعنی وڵاتێک نییە کە بڵێن لە ئەو پەڕی ڕەفاهیەتدا بۆیە نەفقاتی یەکجار زۆرە بە پێچەوانەوە وڵاتێکە کە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئاستی زۆر نزمە ئیرادات واردات دەبێت زیاد بکرێت بە نمونە وەکو باسمان کرد نابێت لە 1995 داهات لە نەوتەوە بێت چکە بازاڕی نەوت بازاڕێکی مستەقر نییە جێگیر نییە بەرزونزم دەکات و لەو دنیادا ئێستا بەرەو تاقی بەدیریش دەڕۆن ینی لە زۆر وڵاتانەی کە پێویستیان بە وزەیە بە دوای جێگرەوەی نەوتدا دەگەڕن کەواتە نەوت سەرچاوەیەکی هینیە و نظامی دارایی سیستەمی دارایی لە عێراقدا چ لە بانقەکان بەڕێز شیروان داراییەوە هەموو سیستەمەکان ئەم پرۆژەیە پێویستی بە پێداچوونەوە هەیە بەڵێ ئەم پرۆژەیە تەنها بۆ نەخشە ڕێگایە کە بۆ ئابووری عێراق یاخود هەرێمی کوردستانیش بەشێکە لەو نەخشە ڕێگایی کە لەناو ئەو پرۆژەیەدا ئاماژەی پێدراوە طبعا ئەم پرۆژه یاسا پرۆژەیەکی یانی ئەمە هەمان پرسیارمان لە وەزیر کرد لە ڕاستیدا وەزیر کتێمە پرۆژه یاسایەکی نیشتیمانیە زیاتر هەنگاو دەنێ بەرەو لامەرکەزیەت زیاتر هەنگاو دەنێ بەوەی کە سەلاحیەتی زیاتر بداتە پارێزگاکان و هەرێمەکان و دەسەڵات ئەوەندە لە مەرکەز کۆ نەکاتەوە بە تایبەتی دەسەڵاتی ئیداری و دەسەڵاتی دارایی کەواتە ئەو قسەی وەزیر ئاوا بوو کە ئەم پرۆژه یاسایان با بڵێن ئەم نەخشە ڕێگایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سوودی لێوەربگرێ بەو بەدیوێکیدا بەدیوێکی تردا بەشێکی کە پەیوەندی بە با بڵێن هێڵە گشتەکانەوە هەیە لە مەسلەی نەوت و غاز و خاڵە سنووریەکان و مەسلەی بنووک و مەساڕف و کۆمەڵشتی تر ئەمە شتی عامن و پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە بەدڵنیایی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و لە ڕاستیدا دەمەوێت ئەم تێبینە بڵێم کە ئەم پرۆژە یاسایە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەتوانێت زۆری استیفادەی لێ بکات ئێمە لە هەرێمی کوردستانیش لەوانەیە سیستەمی ئیداریمان سیستەمی داراییمان سیستەمی بانک و مەساڕفمان زۆر دواکەوتووە و وەکو پێویست نییە لە عێراقدا بەگشتی و لە هەرێمی کوردستانیشدا مەسلەی بانقەکان مەساڕف ئیشی خۆی ناکە وەکو سندوقێکی لێ هاتووە پارەی تێ دەکرێت فەرمانبەر دەچێت پارەکە وەردەگرێت بە پێچەوانەوە ئیشی مەساڕف و ئیشی بانک کە دەبێت بەشدار بێت لە بەرەو پێشبردن و با بڵێن بەقوتکردنی ئابووری وڵات و بەشدار بێت لە ئاوەدانکردنەوەی وڵات بەو دەورەی خۆی هەڵنەستاوە بۆ دەورەی خۆی هەڵناستێت کاتە بەگشتی فعلەن هەرێمی کوردستانیش لە بەشێکیدا دەگرێتەوە و بەشەکەی تری هەرێمی کوردستان خۆی دەتوانێت سوودی لێوەربگرێت بەڕێز شیروان میرزان دامیان جومەی نوێنەرانی عێراق سوپاس کە لە تەوری دۆمی گەرماوگەرم لەگەڵماندا خواتان لەگەڵێوەش